لە بڕگەی دووەمی پرۆگرامەکەمانە باس لە چۆنێتی یا با بڵین بنەماکانی دروستکردنی خێزانێکی سەرکەوت و بەختەوەرەکەن. بێگومان خێزان کایەک و شانێکی گرنگی پێگاتی کۆمەلگایە کە بە ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری لە نێوان ژن و پیاوێکە و دوجار خستنەوەی وەچە دەست پێکات. بۆ ئەم تەوەرەیە نامێ زیاتر لەسەری بڕۆم. میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا هەڵەتنی دەرون ناسمان کردو. مامۆستای خوا بەخێر بێیت، بەیانیت باش، عەزیزمان ئەگەر لەوە دەست پێ بکەین لەوانێت پرسیارەکە زۆر سادە بێ و زۆر دووبارە بێ، بەس پێچێ زۆر گرنگ بێ. خێزان چییە؟ بەچی ئەوترێ خێزان و گرنگی خێزان لە کۆمەڵگەیە چییە؟ سەرەتا پێناسی خێزان لە پێناسینی کۆمەڵناسەکان و دەست پێەکەین. کۆمەڵناسەکان ئەڵەن خێزان بچووکترین شانەی یەکەی کۆمەڵگایە، بەڵام مەهامێکی گرنگ لە هەناویدایە، ئەویش پەروەردەکردن و ئاراسەکردنی نەوەکانە. کەواتە مەهامە بەڕاستی کە ڕۆڵی سەرەکی لەم مەهامەیە پەروەردەکردنە. پەروەردەشیارەکان ئەڵێن دایبابەکان واتە دایک و باوکەکان باڵی ڕاستی پەروەردەن. هەر کاتێکە ئەوان توانیان پەروەردەیەکی دروست بۆ دروستکردنی تاکێکی هۆشیار بکەن، تاکێکی تێگەشت و پێشکەوتوو بکەن، ئەوە خێزانێکی بەختیار دروستە بێت. کە خێزانێکی بەختیار دروست بوو، ئەوە کۆمەڵگەیەکی ئارام دروستە بێت و ئاراستە بەرەو حەزارەتێکی پێشکەوتوو. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگە بڵین پێش خێزان هاوسەرگیری بێت، بریتێ لە گۆڕینەوەی ئەڵقەی هاوسەرێتی لە نێوان مرۆڤەکاندا هەردوو ڕەگەز و دروستکردنی خێزانێک بەڕاستی کە دیسان دووبارەیەکەینەوە ڕۆڵی پەروەردە و پێگەیاندن و ئاراستەکردنی تاکەکانە، هەتا تاکێکی هۆشیار کە بەڕاستی پرسیار بکات، کە داهێنان بکات، کە بە خۆڕەوشتی جوان و سلوک و مامەڵەیەکی شیاو لە قوتابخانەی ماڵەوە دەرچوو بچێتە ناو کۆمەڵگا. ئیمام غەزالی زۆر جوان پێناسێن پەروەردەیەمان بۆ کات. ئەفەرمێت بژارکردنی کەسێکە کە جوتیارێکە ئەیەوێت لە ناو ئەو کێڵگەی کە هەیەی ئەو بەرهەمێکە وەرزێڕی کردو چاندوێتی گژ و گیا و گیازیان بەخشەکان دەربکات تا بە جوانی مەهامێکی جوان بمێنێتەوە کە پەروەردەیەکی دروستە. ئیمام ڕێزاوی شارەتێکی ترەدا زۆر جوان لە کتێبەکەیدا ئەفەرمێت قۆناغ بە قۆناغ بریتیە لە پەروەردەکردن و گەیشتنە بە کەماڵ. چونکە ژیانی ئینسان بەڕاستی 6 قۆناغە. یەکەم قۆناغی مناڵی، دوم قۆناغی نەوجوانی، سێم قۆناغی هەرزەکاری، چوارەم گەنجێتی، پێنجەم تەمەنی شاهانە و شەشەم کۆتا قۆناغ بڵین لە تەمەندا قۆناغی بە ساڵە چوونە. لە هەر قۆناغی لە قۆناغەکان بەڕاستی پێویستمان بە پەروەردەیەکی تەندروست هەیە. ئەگەر پێناسەیەکی پەروەردە بکەین لە دەریای بەرفراوانی پەروەردەدا، ئەتوانی بڵین بریتی لە بەدەستێنانی ئەو زانست و زانیاری کە ئینسانەکان بەرەو کەماڵ ئەبات، بەرەو تەواوەتی ئەبات، ئەویش لە ڕێگای مەشق و گەشە پێدانەوە. چۆن دیوی قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ پەروەردە ئامادەکاری نییە، ئامادەسازی نییە بۆ ژیان، بەڵکو خۆی خودی ژیانە. بەڵێ باشە ماوەستا عەبدوڵڵا، یاخوا دەست خۆش بێ ئەو پێناسانی کە بۆ خێزان کرا، خێزان ئەمەی کە ئێسێمە با بڵێن ئەوەیە کە لێمەشمانەیە و لەسەر بنەمای ئەو شیکردنەوەی بەڕێزت بۆ ئێم خێزانە سەرکەوتوو بێ، هەر بینایەکیش دروستکەیتەوە بێ پایەکانی بەهێز بن و ئەمانە بنەماکانی سەرکەوتنی خێزانێکی باش یاخود بنەماکانی خێزانێکی سەرکەوتوو چین؟ بەڵێ تاو کاتێک کە پێگەی خێزان ببێ بە هەواری سوکونایی، تاکو ئەو کاتێک کە پێگەی خێزان ببێ بە مەرکەزی متمانە، تاکو ئەو کاتێک کە پێگەی خێزان ببێت بە ژیانێکی ئاسوودە و کامەران و خۆشگوزەران لە هەر سێ بواری جەستە و کۆمەڵایەتی و دەرونی، پێویستم خاڵانە جێبەجێ بکرێت یاخود ئەم بنەمایانە بەڕاستی حزوری هەبێت. چکە وتمان گرنگی خێزان لەوەدایە کە
ڕاستە بچووتی نیشانە یەکێک کۆمەلگایە وەکو تەسنیف، بەڵام مەهامێکی زۆر گەورە. یەکێک لە ڕۆژهەڵات ناسەکان جەختەکاتەوە لەسەر ئەوە ئەڵێ ئەگەر بتەوێت حەزارەتێک هەڵوەشێنی، ئەگەر بتەوێت میلەتێک لە ناوبەری ئەم سێ خاڵە جێبەجێ بکەن. یەکەم هەڵوەشانەوەی خێزان. لازمنی خێزانیشە لە لێدانی کەسایەتی دایک کە ڕۆڵی پەروەرشیار نەبینێ، کارەکانی خۆی لێ تێکچێ، لە دووڕێیانی ونبوونا ون ببێت. دووهەم تێکدانی سیستەمی پەروەردە، لێدانی کەسایەتی مامۆسا. سێهەم ڕموزە کۆمەڵایەتی و ئاینیەکان کە بەڕاستی کرچووک هەڵ بکرێتەوە چەمکەکانیان و لە مەهامی گەورەی خۆیانە بە دوور بخرێتەوە. خاڵەکان دەست پێەکەین. یەکەم، با هەمیشە پەیوەندیمان لەگەڵ خودای باڵە دەست و جوانکار بەهێز بێت، چێش لە عیبادەت و پەرشتەکان ببینین. خدای گەورە ئەڕۆمان تێکە لە پەیامی قورئاندا فەرمێ الله وەلی الذین آمنوا یخرجهم من الظلمات إلى النور. گەیشتن بە ئەو مەهامە گەورە و گرنگە لە عەشق و خۆشەویستی دەربڕین و پێگە گرنگەکەی دەرونی ئینسانە بۆ خوای تەعالا، بۆ خوای خاوەن جوانکاری و دەسەڵات. وتراوە عیشق و خۆشەویستی خوای گەورە بە خۆشەویستی چەکەرە ئەکات، سەوزە بێت، گەورە ئەبێت، بەرهەم ئەدات. نەمامی تۆبە و گەڕانەوەیش بە ئاوی سازگاری پەشیمانی ئەبوژێتەوە. وەکو تاکە مولتەزیمەکان بەڕاستی بەم پەروەردە جوانەوە هەمیشە خۆشەویستی خۆیان لە بینی خێزانەکانە وەزایدەن پەروەردەکردنێکی تەندروست و جوان لەم دوو مەهامە گرنگەوە. یەکەم جۆڕایەڵیکردنی خودای باڵا دەست، دووهەم تەوبە و پەشیمانی لە هەموو کارەکانە کە دەرووناسەکان پێمانەڵێن بۆ ئیداریاتی ژیانێکی باش، پڕۆژەیەکی باش، کارێکی باش و سەرکەوتوو پێویستمان بە عەقڵ و ژیریە. بەڵام عەقڵ و ژیری هەمیشە لەبەردەم ئەگەری غڵەتایە. ئەمە لە دوای سەدەی 20ەوە دەرووناسەکان تاکید لەوە ئەکەنەوە کە مرۆڤ بە پێی ژیریەکانی هەڵسوکەوت و جمجۆڵ و هەنگاوەنێت، بەڵام ژیریەکانی هەمیشە لەبەردەم ئەگەری هەڵەکانن. چکە جاری وایە ئێمە بەڕاستی پرۆژێک دانین، شتێک ئەنووسین، کارێک ئەنجامەدەین بە عەقڵێکی ئیستیشاریشەوە، بە عەقڵێکی کەماڵیشەوە، بەڵام هەردوای مزاکردنی، دوای واژۆکردنی بابەتەکەمان بە چەند دەقیقەیەک پەشیمانە بینەوە، بە چەند ڕۆژێک پەشیمانە بینەوە، بە چەند وەختێک پەشیمانە بوونەوە. ئەمە وهامان لێکات کە ڕاستە مرۆڤ خاوەنژیری و عەقڵە، بەڵام هەمیشە ئاگادار بێت پێویستی بەو بەرنامە جوان. زۆر باش. مامۆستا باست لە سێ خەڵی گرنگ کرد کە کەم تا زۆر لە کۆمەڵگەکانی دنیای بە تایبەت لە کۆمەڵگەی ئەوروپیا بەڕاستی ئەم سێ خاڵی جەنابەت باست کرد، هەم با بڵین شاراوەکردن یا با بڵین مەهام و گرنگی نەزانینی ئەرکی دایکایەتی ژن لە ناو خێزانە، ئەوی باست کرد پەروەردە، ئەوی باست کرد ڕموزە دینیەکان. ئەمە کەم تا زۆر ئیشی لەسەر کرا و پریشکیشی بەرخۆشمان کەوتووە. با من بە دیوێکی تریانە ڕۆڵی باوک وەکو سەرۆکی خێزان چییە لەوەی کە بتوانێت خێزانەکەی بەرەو خێزانێکی بەختەوەر و ئارام و سەرکەوتوو بەرێت؟ ڕۆڵی دایبابەکان لە پەروەردەکردنە ئەتوانی بڵین گەورەترین ڕۆڵ ئەبینێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەند ئیشارەیەکی جوان ئەدات، ئەفەرمێت پەروەردەکردنی منداڵ لە بەخشینی سامان و ماڵ بەهێزتر و چاکترە. کەواتە لەوانەیە بەخشینە پێویستێکی کاتی ڕۆژانە یا بڵین ڕۆژێک جارێک چەندین جار جێبەجێ بکات، بەڵام پەروەردەکە بەڕاستی ئەمێنێتەوە دوایم جار بەم پەروەردە جوانەوە ئەچێتەوە ناو کۆمەڵگا، چکە ئینسان بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، ناتوانێت بە تەنیا بژی. بۆی وێنە جوانەکانی ژیان زیاتر و جوانتر بێ، باوک دەوری پلاندانان، نەخشەسازی، پەروەردەکاری دائنێت بۆ نەوەکانی، بۆی تا دوجار بەڕاستی خۆی و نەماڵ و مرۆڤایەتی بەحەوێنەوە لە ئاست ئەم تاکەکە تاکێکی هۆشیارە و خێزانێکی بەختیار و بەختەوەر دروست دەکات لە ناو کۆمەڵگایە.
ڕۆڵی دایبابەکان بەڕاستی ئەتوانم بڵێم ڕۆڵی سەرکردایەتیکردنێکی ڕاستەقینەیە بەرەو مەهامێکی گەورە. بەڵام هەز ناکی لەوەش ئەدرێ سەبوونە بە ناوی باوک سالاری و بەیانی ئەم بابەتانە کە ئەو ڕژێنرە هێنرێ هەز ناکی لە پشت ئەوە ئەویسترێ لە ڕۆڵی گرنگی پیاو و باوک لە سەرۆکی خێزان لەو تەوەرە لی بدرێ؟ بەڵێ هەمیشە بەڕاستی هەجمەیەکی گەورە لەسەر خێزان هەیە تا ئەو کولتور و ڕەسەنایەتی کە ئەمانەوێت نوێی بکەینەوە بەرەنگارمان ببنەوە. بەڵام دیارە کۆمەڵگەی ئێمە سواز بەخوای گەورە کۆمەڵگەیەکی دیندارە بە پەرودەیەکی ناوەزە و جوان هێندەی بۆی کرابێت و بۆی بکرێت ماهیەتی خۆی هێشتۆتەوە، ئەساڵەتی بەردەوامی خۆی هێشتۆتەوە، تاکەکانی بە شێوازێکی جوان و ناوازە بەڕاستی پەروەردە کردووە. بەڵام ئەگەر سیرێکی گەرایی بکەین و سیرێکی ئەوان بکەین ئەوەی کە مانای نەبێت و حەزوری نەبێت بەڕاستی ئەو ڕۆڵە گرنگەیە بە ئەترافی خۆیان. چەندین نووسینمان هەیە کە دایکێک لە قیمەی شتە جوانەکانی خۆیدا بەدەسێنانی شادێکی زۆر بەرز و جەمالێتێکی جواندا چی ئەنووسێت پێش کوشتنی خۆی؟ نەمتوانی بمە بەدایک لەبەر ئەم هۆکارە بەنای بردوێتە بەر کتێبی هونەری خۆکوشتن و دوجار ئەم نامەی بەجێهێشتۆ خۆی کوشتووە. دایکایەتی یاخود بڵین باوکایەتی بەڕاستی مەهامێکی زۆر گەورە و ناوازەیە لە ژیانی هەموو تاکەکانە لە هەموو قۆناغەکان لە هەر شەش قۆناغەکەی کە ئیشارەمان پێدا ڕۆڵی سەرەکی ئەبینێ، ڕۆڵی خەمخۆری ئەبینێ، ڕۆڵی دڵسۆزی ئەبینێ، ڕۆڵی بەدەمەوەچوونی حەقیقی ئەبینێ. وتراوە ئەگەر جیهان بچووک بێتەوە دایبابەکان بە گەورەی ئەمێننەوە. زۆر باشە ماوەستا عەبدوڵڵا لە باسکردنی بنەماکانی خێزانێکی سەرکەوتوو ئاماژەت بەوە کرد کە زۆر گرنگە خێزان ڕوو لەخوا بن وەروەها بتوانن لەو چوارچێوەیە پەروەردەیەکی باشی خۆشیان و خێزانەکەی بکەن کەمە گرنگە بۆی خێزانەکە سەرکەوتوو بێ. چی ترمان پێویستە بۆی خێزان بنەماکانی سەرکەوتوو بوون ئایا هەر پێش دروستکردنەکە یاخود لە کاتی دروستکردنەکەیش و لە ناو دروستکردنی خێزانەکە؟ بەڵێ خاڵی دووهەم نەرمونیانی و ئارامی و ڕۆخۆشی. دەرووناسەکان تاکید لەوە ئەکەنەوە تا ئێستا 18 جۆر زەردەخەنە هەیە. ئاگامان لێ بێت وتەکانمان پەیوینەکانمان قسەکانمان ئەمانە دەلیلی کەسێتی ئێمەیە. وتراوە زەردەخەنە لەسەر لێوی مردوەکانیش جوانە. وتراوە زەردەخەنە نانێکی پێ ناکڕێت بەڵام کڕیاری ڕۆحی مرۆڤەکانە. ئەها ئەو تەجروبە جوانەی زانای بەناوبانگی یابانی ماسارۆ ئیمۆتۆ کە ساڵی 1986 من ئەم کتێبم بەر چاوکەوتووە نامیلکەیەک بوو ئەو کات کە دەرچوو بوو ئەڵێ نامەکان لە ئاوەوە تەجروبە ئەکات بە دوو پەرداخ قسە بۆ یەکێکیان ئەکات بە ئەدەبێتێکی جوان و ناسک بە زەردەخەنە بە هێمنی بە شیعر و شانامەی جوان و بۆ ئەمیشیان بۆ پەرداخی دووەم کە ئەوە بە قسەی ڕق هەڵشاخان تووڕەبوون زمانێکی دەرکاوی بۆ ماوەی 10 ساڵ ئەم دوو پەرداخ ئاوێنێ و ئەی کاتە ناو فرێزەرەوە کاتێک کە دەریانێنێت ئەمەی یەکەمیان کە قسەی خۆشی بۆ کراوە گردەکانی ئەڵێ کریستاڵی جوان و ئەستێرەن ئەبریسکێتەوە جوانە بەڵام ئەمەی دوو هەمیان وەڕاستی هەمووی شەڵ بوو خواروخێکی و ناڕێکیە ئەمە ئەگەر لە ئاوێک و بگرین کە لە بەردەسمانایە ئەی ئەبێت لەگەڵ خێزان و مناڵەکانات چۆن بین ئەگەر لەگەڵ نەوەکانات چۆن بین ئەی ئەبێت لەگەڵ پێکاتی خێزانی خۆمانە بۆی کە ژیانێکی خۆش و ئارام و کارمەران دروست بکەین وتمان بۆی تا دوجار پێگەی خێزان بێتە هەواری سوکنایی پێویستمان بە ئەم خاڵە گرنگە هەیە خاڵێکی تر لێبوردەیی هەمیشە لێبوردە بن خێزانەکان لە ناویەکە ڕاوێژ بە یەکتر بکەن ڕای یەکتر وەربگرن بەم حاڵەتەش دوور ئەکەونەوە لە ئەنانیەت و خۆپەرستی دکتۆر ئیبراهیم فەقێ لە بابی لێبوردەیەکە قسەی زۆر جوانی هەیە پەیامی زۆر جوانی هەیە ئەتوانین هەمیشە ئێمە مەڕاستی سفادەی لێ بکەین ئەڵێ لێبوردە بە لە کاتێکە کە خەڵکی ڕقوقینیان لە دڵدایە لێبوردە بە لە کاتێکە کە خەڵکی ڕقوقین بڵاوەکەنەوە کاتێک کە خەڵکی ڕقوقین بڵاو ئەکەنەوە و ناهێڵن تۆ قسە بکەیت ئەو کات تۆ گوێگرێکی باش بە
کە ئێستا دەروناسەکان تاکید لەوە ئەکەنەوە هونەری گوێگرتن فەن و تەسامع لە سا هەفتای کەسێتی ئینسانەکەیە. اینجا لە کاتێک کە خەڵکی دەوروبەرت ڕوویان گرژە، کوردەواری خۆمان ئەڵێن ناوچەوانیان تفت و تاڵە و مەجالیش نادەن تۆ قسە بکەی، تۆ زەردەخەنەکانت ببەخشەوە. ئەو کاتە بەس بەخشینەوەی زەردەخەنەکانی خۆت دەوروبەر و ژینگە و کۆمەڵ و ئەو مەهەمەگرنگی کە لە بەردەم تا ئەتەوێ ئاراستی بکەیت خۆشحاڵ و شادمانە بن. مامۆستا ئێمە باسمان لەوە کرد خێزان لە ئەنجامی هاوسەرگیری نێوان کوڕ و کچێک دروستە بێ. ئەگەر بگەڕینەوە بۆ ئەم خاڵەکە خاڵی سەرەتای پێگەنانی خێزانە تا چەند گرنگە کچێک کە ئەوێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام بە و کوڕێکیش کەوێ پرۆسەکە ئەنجام بە تا چەند گرنگە ئەم دوانە ظاهیرەن ئەوەی ئەوترێ بە دوای کەسانێکا بگەڕن کە خۆیان کەسەکە سەرکەوتوو بن بەختەوەر بن بۆی دوجار ئەم دوو کەسە بەختەوەر و سەرکەوتووە خێزانێکی بەختەوەر و سەرکەوتوش دروستکەن، ینی هەڵبژاردننی خێزان تا چەند خاڵی یەکەم و سەرەتایە بوو بابەتەکە. بە پێی جۆژینەوەکان کە لە بواری خێزانیە ئیشاری پێدراوە اختیار و هەڵبژاردننی یەکەم لە 1975 دوای زەواج ڕۆڵ ئەبینە لە کاریگەری بە هەردوو ئاراستەدا، واتە پێش ئەوە بەڕاستی کە هاوسەرگیری بکرێت پێویستمان بە گەڕانێکی زۆر زۆر هەیە هەتا دایکێکی باش بۆ نەوەکانمان بدۆزینەوە تا هاوڕێک و خێزانێکی بەوفا و دڵسۆز بۆ خۆمان دیاری بکەین. یەکێک لە زاناکان باس ئەوە کات کە گەڕانێکی زۆر زۆرمان پێویستە کە لەوانەیە بە ژمارە و ساڵەکە بیگڵین مای سەرسوورمانی خەڵکی بێت بینەرانی خۆشەویست بێ، ئەڵێ هێندەمان پێویستە بۆ ئەوی بە دوای هاوسەرێکی ئایندەمانە بگەڕین تا دوجار لە بواری هاوسەرینیدا ئەو شێکی پیرەمێردی شاعری گەورە فەیلسوفە تا سەرکەوتوو بین، تا ئارام بین، تا خەمخۆری یەکتر بین، تا یەکتر بخوێنینەوە. غاندیش پێم وایە یەکێک لە قسەکانی ئەڵێ ئەگەر ژیان دەبەش بێت نۆ بەشیان ئەو ژیان و پێکەوەیەکە یەک بەشیان ئەو ژیان و پێکەوەیە کە تۆ لە سەرەتاوە تا کۆتایی ژیانت لەگەڵتایە. دە بەشەکەی تیریان خوێندنەوەی یەکترە، نۆ بەشەکەی تیریان خوێندنەوەی یەکترە. دیارە ئەم اختیارە لێرە و دەست پێکات زۆر گرنگە، چکە کاتێکە ئێمە بە ڕوئایەکی ڕوون و بەرچاوە چینەم پرۆسەیەوە ئەوە تەنها یەک جاریشە بەڕاستی چەندێک ئێمە خۆمان یەکلایی کرد بێتەوە چەندێک پرسیارکەین شوێنێ لە یەکتر بگەین هێندە لە دوایی و لە ئایندەدا سەرکەوتووە بێت و ئەو خێزانە شادومان ئەبێت. مامۆستا بۆ هەموو کەس یەک جار نییە، دوو جارە هەیە، سێ جارە هەیە، چوار جارانە تا چەند هەست بەواکەی مامۆستا ئێستا کوڕان و کچان بەڕاستی ئێستا لەو پرسیارکردن و دۆزینەوەی ئەو شخصی کە ئەیانوێ بیکەن بە هاوسەرین و هاوژیان و هاوسەری خۆیان ورد و دەقیقن یا تەنها بەڕاستی هەر بۆ وێنە و سێڵفی و داوەتەکەی و دوایی کە ئەمانە نامێنێ و کۆتاییە ئەنجازان کەوتونەتە چ جێژاوێکەوە. بەڵێ لە ڕاستیە ئێستا وردەکاری و دەقیقی جەنابەت باسیەکەیت و کە هەمومان لە هەموو غەمیاین زۆر کەم بۆتەوە. ئێستا ئەمە بەپێی ئەوەی کە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی کۆمەڵگەینە بۆ پرسە ئاسایی کۆمەڵایەتیەکان ئامارێکماندا بوو ئەگەر بڵێن ساڵانی پێشوش لە ئێستاشا زۆر زیاتری کردووە لە هەر چوار شاری کوردستاندا ڕۆژانە 40 تا 41 خێزان هەڵەوەشێتەوە. ئەمەی کە ئاشکرایەوە چێتە بەردەم دادگاکان. ئەی باشە ئەو شەڕە سادەی کە لەناو خێزانەکاندا هەیە ئەگەر لێکۆڵینەوە توێژینەوەیەکە بێ ئەو ژمارەیە زۆر زیاتر ئەکات. یعنی ئەگەر سەرێکی دادگاکان بین یعنی سیر ئەەکەین هەتا کەسێک کە لە تەمەندا لە تەمەنی شاهانەیە خواردتر یا سەروتر بواری جیابوونەوە ڕاگەینە تو جیابنەوە دەیان خێزان لە تەمەنی 18 بۆ 24 ساڵی کە سەرەتای دەستپێکی ژیانێکی نوێیە بۆ ئەو مەسیرە و کاروانە گەورەیە کە هەمووان وای لە خەیاڵیدا. دیارە ئەمەش ئەم با بڵین چکە تەمەنی مڕاحقی لە 3 مەرحەلەکە تا 21 تا 22 خەیانێت. ئەم لە 18 زەواجی کردو بەڕاستی بای ژیانسازی پێ نەبووە تاکو لە حەزاتی ژیان و
ژیانسازیەکەی لە واری خێزانیا تەیکات ئەوە مەسیر و چارە نووسێتی بەڕاستی ئەوە زۆر گرنگە و ئێمە پێشنیاریەوەکەین ئەسڵەن با دەورە بکرێتەوە چەندین دەورە خول بکرێتەوە بۆ ئەوەی لە مەرحەلەی دەستگیرانداریە وشەی دەستگیران وشەیەکی زۆر کوردی جوان و پەتیە دەستگرتنی یەکتر ئەکات ئەسڵەن پێشنیاری ئەومان کردو لەوانە لە ڕخراوەکانی خۆشمانە ئەومان کەم تا زۆر کرد بێت لە سلێمانی و لە دەوروبەری سلێمانیش کە خولێکی پێگەیاندن خولێکی ڕۆژ بکەینەوە بۆ ئەو خێزانانەی کە ئەیانێ هاوسەرگیری بکەن و لە بواری دەستگیرانیە و با تا دوایی بە چاوڕوونیەوە هاوسەرگیری بکەن و مامەڵێکی جوان پێشکەش بە یەکتر بکەن. ماوەسا عەبدوڵڵا زۆر جاراوەترێ یەکێک لە سڕ و سحری بەختەوەری و مانەوەی خێزان و ڕەسەنایەتی کوردەواری قەرەباڵخی خێزانەکانی جاران و گەورەیان و سفرەی قەرەباڵغ بوو ێستا خێزانەکان بچووک بوونەتەوە و سفرەکان کرچ و کاڵ بوون ئەمە تا چەندێک دەتوانین بڵین ئەگەر هەوڵدەین خێزانەکان قەرەباڵغ بن ئەکرێ بەختەوەری و ئاسوودەیی و بنەمایەکی باشە بێ بۆ خێزانێکی بەختەوەر دووش هەر لە پرسیارەکەی کاکدانەوە مێم شتێکی تر بپرسم بەڕاستی و خێزانانەی کە پیاوێک زیاتر لە هاوسەرێکی هەیە بە پێ ئامارەکان زۆرتر ڕێژەی جیابوونەوە لەوانە هەیە خۆت ئەو باڵێوانەی کە هەریە خێزانیان هەیە و ڕێژەی جیابوونەوە لە نێوانیانە زۆرە. بەڵێ لەسەر پرسیار یەکەم جابر نووسەرێکی عێراقیە کاتێک کاچێتە ئەوروپا ئەڵێ لەویا بیرم ئەکردەوە بیرم ئەکەوتەوە فرمسکەکانم ئەڕشت خەمەکانم زۆرە بوون کە لە ناو کۆمەڵگەی خۆمان ناوەتە کۆمەلگایەکی عێراقی هەمیشەوەم بیرە هاتەوە کە دایکمان خواردنی بۆ تێئەکردین تەقەتەقی کەوژیر و کۆچکەکەی ئەهات لە مەنجەڵەکەەوە تێکرد بەڵام لێرە ئەوە نییە لێرە ئەو تۆکمەی خێزان نییە ئەو قەڵبەڵغی خێزان نییە تەنها بەرەو ئەنانێت و فەردانیەت هەنگاومان ناوە بەڕاستی ئەمە ئەگەر بیخێنە خانەی بەراوردەوە حقەتەکانمان زۆر بە جوانی بۆ ڕوون ئەبێتەوە کە بەڕاستی بوونی ئەو خێزان و مەهەمە گەورەیە لە ژیاندا چەند تاکەکان هۆشیارە بوون چەند خاوەن ئەزمونە بوون چەند ڕۆحمە لوتف و بەزەی بەسەر یەکتردا ئەڕژا چەند میهرەبان ئەبوون چەند کە خێزانێکی گەورەدایە گەورە باوە گەورە ئەم ئەڕوات إلى آخره یا وەکو ئامارەکەیتە خوارەوە چەند خێزانێکی بەختەوەر و خۆشحاڵ هەبوو بەڵام ئەو فەردانەتی کە جابر باسیەکات تەنها تەجویفی ڕۆحەکات واتە ڕۆح و شک بوونەوە ئاڵێ ئێمە لێرە ڕۆحمان و شک بۆتەوە چونکە بەدەرین لەو حاڵەتە خێزانێک گەورەی کە دانیشتین خۆم و خوشک و براکانم و باوکم کە باڕیز خواردنەکانی تەقی کەوچکەکەی هەر لە مەنجەڵەکەیدا و خواردنی بۆ تێکردین ئەمە دیارە خێزانێکی تا خێزان پێم وایە گەورەتر بێ بەڵام ئاگامان لە بواری پەروەردەش ببێت بەڕاستی پەروەردە ئەتوانم بڵێم گەورەترین مەهامە لە ژیانە پەروەردەیەکی تەندروست و ڕاست کە تاکەکان و خێزانەکان و کۆمەڵگاکان ئەگۆڕێت ئەگەر هات و بواری پەروەردەی ڕەسەن و دروست نەما هەموو ڕەهەندەکانی کە خۆیان ناگرن وردە وردرە ئینقرازەکەن هەڵ ئەوەرێن ئەساڵەت لە دەزێن کە ئەساڵەتیشان لە دەزا شپرزی خێزانی ڕوەکاتە کۆمەڵگاکە بەنسبەت پرسیاری دووهەمەوە بەپێی ئامارەکانی کە لامانە و ئەیبینین ڕۆژانە زۆرترینیان وەک وتم زۆرتریان لە 18 بۆ 24 ساڵە بۆ 25 ساڵە ئەوانە نین کە دوو خێزانیان هەیە ئەمە وهامان بۆ پێناسەکات کە ئەمان خاوەن ئەزمون و تەجروبە نین کادیر نین لە ژیانە کادیر و شەیەکی یۆنانیە بەواتای ئەزمون خاوەن ئەزمون نین لە ژیانە یعنی هەنێکیان زۆر کەم بەرگە ئەگرن تەنها بیر و فکر و هزر و دیدگان بەرەو شوێنێک ئەڕوات کە بڵین با بڵین بواری غەریزە و جنسی و شتەکانە کە تێر بۆمە غەریزەی وردە وردە پاڵایەتەوە لە شتەکانی تر بەدەم شتەکانی ژیانەوە نایەت بەڵام چابوونەکان بەداخەوە کە ئێستا ڕێژەیەکە و هەڵیش ئەکشێ ڕۆژانە بەڕاستی لە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نێروناسەکانیشی لەسەرەکەن کە فەرمێت لا تقاطعوا ولا تدابروا ولا تباغضوا ولا تنازعوا وكونوا عباد الله إخوانا ئەم خاڵە ئەومان پێڵێت نا بۆ پەیوەندی بچڕاندن هیچ کاتێک با پەیوەندی نەبچڕە بەڕاستی
چونکە کە پەیوەندیەکان بچڕان وردەوردا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لا تقاطع یەکێک لە زانەکان باس لەواکات مەبەستی لە پچڕاندنی پەیوەندیە کاتێک کە پەیوەندیەکان پچڕان خاڵی یەکەم نەما خاڵی دۆم ئۆتۆماتیکێتە جێگای پشت لە یەکترەکەین خاڵی سێمێتە جێگای کاڕقمان لە یەکترە بێتەوە خاڵی چوارەم یەتە جێگای بە ئۆتۆماتی بە سیلسیلەیەت کە بەڕاستی دووبەرەکێکێتە ناومانەوە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەک ناسینی هەندەسەی نەفسێکی زۆر گەورە 14 سەدە لەمە بە ئیشارە بۆ ئادا فەرمێ لێرە و بنبڕی بکەن بۆی حاڵەتەکانی دی بەڕاستی ڕوونەدات و ئەو کۆمەلگای بەرەو شادمانی و بەرەو بەختەوەری هەنگاوی جدی بنێت دەست و چاو خۆش بێ بەڕێزمەوە سەعەد الله هەڵەدنی دەروونناس بۆی کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوو سوپاس دەکەین ماندوومان کرد سپاس بۆ بەڕێستان سپاس بە جێگرتنی بەرێ خۆشەویست